تەبلیغاتی کە مامۆستا عەبدولعەزیز پیشتیوان ئێمەی دەرەکرد شانۆگەریەمان دەکرد لە ناو مەکتەب پێش هەموو قوتابیان ڕۆژی پێنجشەمە بە ناوی ئاژەڵ و بە ناوی ئەو شتانە من بەردەوام من لە پێشی هاوڕێکانم بووم بەڕاستی لەو کاتەدا دوایی پێش وەخت یعنی کاکم چوو بۆ میوزیک منیش وتم دەبێ بڕۆم بیخوێنم لەوێ من نازانم وامزان لێوێش سینەما خوێنن کامێرا خوێنن ئەوانە خوێنن من فلیمم بینیوە بەس نازانم چۆن دروست دەکرێ دوایی چوومە بەغا ئەو لە بەغا بوو خۆم شتەکانم پێشکەش کرد بۆ پەیمانگا یەک پەیمانگا لە عێراق هەبوو ئەو کاتەدا لە بەغا بوو پەیمانگا هەندەرە جوانەکان لە هەر شارێک یا بڵێن لە هەر پارێزگایەک ئەو کاتە پێیان دەگوت لیوا هەر پارێزگایەک یعنی دوو کەسیان قبول دەکرد لە هەر بەشێک و من بەڕاستی چووم بۆ پەیمانگا و قبول کڕام لە بەشی نواندن و دەرهێنانی شانۆگەری من زیاتر حەزم دەکرد لە نواندنەکە وتم ئەی سینەما ئەوەتیان نییە بە ساڵێتر بەشی فۆتۆگراف دەکەنەوە ساڵێتر بەشی فۆتۆگراف ئەکەنەوە ئەتوانی بچیتە فۆتۆگراف وەڵی هاتمەوە بۆ ماڵ کاکە عاجز بوو لە حەزی دەکرد بچمە میوزیک عاجز بوو وتی بۆ چوویتە نواندنەوە وتم من حەزم لێیە لێم عاجز بوو دوایی منی بان کرد ڕازی کرد وتی وەرە با بچین ئەم شەو وێنەگرتنی فلیمێکی عێراقی هەیە من میوانی فلیمەکەم من باوەڕم نەکرد طبعا چۆن فلیم تۆمارەکەن چۆن فلیم تەسویر ئەکەن باوەڕم نەکردەوە ئەلموهەم چووم بینیم یەک سکرێک دانراوە سەیرێکم و چیە قەتار نییە لێرە پرۆجیکتەری گەورە لە ڕەش سپی بوو دوایی زانیم ڕەش سپی زیاتر ڕۆناکی دەیەوێ 5,000 بوو پرۆجیکتەرەکان کرێنێک دوای زانیم ئەمە کرێن و شاریەوە فێر بووین دوای لە پەیمانگا هێشتا دەوامم نەکرد بوو هەفتەیەک تر دەوامەکەم لە پەیمانگا دەرهێنەرەکە منی بینێ یعنی جلوبەرگە و قۆز و نازانم چیەوە وتی وەرە لەگەڵ ئەوانە دانیشە لێرە ئەگەر هاتە لاتان ئەو پیاوە شت بۆتان هێنێ شیرینی و ئەوانە پێ بڵێ سپاس نازانم چی ئۆکێ هەر ئەوە وەڵی جاوە شتێکی گەورە بوو ئەوە دەلەرزامە مە چۆن من لە فیلم دەرەچ تەمسیلەکەم بەڵام من جارێ نازانم ئەلموهەم بەڕاستی ئەمە ئەتوانم بڵێم 1966 بوو یەکەم یعنی چوونەوە ناو سینەما لەگەڵ دەرهێنەر و وێنەگر و ڕۆناکی و ئارایشت و ئەکتەر و ئەوانە دوایی حەزم کرد مامەوە لەگەڵیان وەکو بۆ 6 مانگی پاشەوە وەکو کرێکارێک یعنی کرێکاری هونەری تەکنیکی یعنی کێبڵ هەڵەگرم وایر هەڵەگرم شاری و نازام چی لەو کاتە من دەوام کرد لە سەرەتا بوو یەکەم قۆناغ بوو لە پەیمانگاەوە جوانەکان توانیم بچمە ناو ئەو بوارە من وا بزانم ئەمە بوو بە گۆڕانێک لە ژیانی هونەریمە لەبەر ئەوە زۆر بایەخیشم نەئەدا بەشدانیمە کرد لە شانۆ ئەکتەریشم دەکرد و شانۆگەرێکم تەواو کرد کە لە دەرچوونم بەڵام زیاتر بایەخم ئەدا بە بچمە تەلەڤیزیۆن بچمە سینەما و شانۆ چە بەرهەمێک هەیە چە ئیشێک هەیە بەشداری ئەکەم لەگەڵیانە حتا ئەگەر کۆمبارسبی حتا ئەگەر شت هەڵگرتنە دیکۆرە ئەو شتانە یعنی ئەو 4 ساڵە 5 ساڵە لە پەیمانگا لە جوانەکان بەڕاستی توانیم کار زۆر بکەم لە رادیۆ و لە تەلەڤیزیۆن و حتا ئەچوومە رادیۆی کوردیش ئەو کاتەدا علاقاتم هەبوو لەگەڵ هاوڕێیان لە رادیۆی کوردی تا دەرچوونم لە
1970 لە پەیمانگە لە جوانەکان کە دەرچووم زۆر بە منیان دەگوت لە رادیۆ و لە تەلەڤیزیۆن لە سینەما تو هەر دەرێکی لێرە دائەمەزرێ ئەو کاتە دامەزراندن بە قانون و نظام و سیستم بووەوە هەر کەس بە اختصاصی خۆی یعنی دەبێت لە پەیمانگە لە جوانەکان ئەچنە رادیۆ ئەچنە تەلەڤیزیۆن ئەچنە سینەما ئەچنە بەشی شانۆ بەراورایەتی گشتی شانۆ عێراق دائەمەزرێن یعنی لە هەموو بوارەکانی هەر کەس بە اختصاصی خۆی بوو اینجا من لەبەرەوە 5 ساڵ یعنی پەیوەندیم زۆر بوو بە فەنانە عێراقیەکان لە بەغا لە رادیۆ تەلەڤیزیۆن لە سینەما پێشوەخت وە زوو من چووم ئیشم کرد لەوێ 3 ساڵ بە شێوەی کاتی یعنی شێوەی کاتی بەڵام قەی ناکە هاوڕێیانم بازێکیان چوون بوون بە مامۆستا هەرکەس لە شاری خۆی بەڵام بە شێوەیەکی فەرمی بەشتم نا ئەو شێوەی کاتەیە من بۆ من باشە زیاتر وە حەزم کرد دابمەزرێم وەکو ئەکتەرێک لە دەستگای شانۆی عێراق بەڵام ڕێک نەکەوت و دوایی لە رادیۆی کوردی ئیشم کرد و لە تەلەڤیزیۆنی بەغاش ئیشم کرد بۆ ماوەی 3 ساڵ لە 1970 بە شێوەیەکی فەرمی دامەزرام وەکو دەرهێنەرێک زیاتر کاری کوردیەکەم دەکرد لەبەرەوە هەر تەنها من وەکو کوردێک لەوێ بووم زمانێکە زۆر گرنگ بوو پێش من یعنی کار دەکرا و لەگەڵ یانە ئیشم کردەوە وەکو هاوکار ئەسیستەنت نازانن چیرۆکەکە چییە دراماکە چیە ناو ستودیۆ من لەگەڵ هاوکاری دەرهێنەرەکانم دەکرد و زوو چوومە سەر کۆنتڕۆڵ و سەر کارەکان بەڵام لە دەرەوەی ستودیۆ ئەو کاتەدا هێشتا ئەو پۆرتەبڵ و ڤیدیۆ ئەو شتانە نەبوو بە سینەما ئیشمان دەکرد ئەوە تەمان سوودم زۆر لێ وەرگرت یعنی سینەما 16 میلیمەتر ڕەشسپی بوو دوایی بوو بە ڕەنگاڕەنگ چی لە دەرەوەی ستودیۆ دەکەی دەبێ جا من وتم یعنی زۆربەی گۆرانیەکانمان کلیپەکان باسی کوردیەکانەکەین لەناو ستودیۆ بوو لە تەلەڤیزیۆنی بەغاو تۆماریەکەی نوێنێرین لە کەرکووک نمایشەکەی لە کەرکووک 67 تەلەڤیزیۆنی کەرکووک دامەزرا بەڵام هێشتا ستودیۆکانی تەواو نەبوو ئێمە لە بەغا تۆمارمانەکرد گۆرانی بێژەکان گۆرانی بێژەکانی ئەو سەردەمەوە وەکو عەلی مەردان و نەسرین شێروان و محەممەد عارف جزیری و تاهیر تەوفیق و ڕەسوول گەردی و زۆری دیکە هاتمە ستودیۆ اینجا من ڕۆژێک وتم با ئەو سینەما بۆ بەکارنێ من کامێرەی سینەمایی سوودی لێوەر بگرم وە چوون بۆ شاری خانەقین بەڕاستی گۆرانیم تۆمار کرد بۆ خەلیل وەندی بۆ حەسەن دڵسۆز خوداداد عەلی خواعافیکە و عەلی مەهدی خواعافیکە 4 گۆرانی بێژ لەو شارە هەبوون تەسویرم کرد بۆیان بە ڕەشسپی بوو سینەمایی و هێنامان و مۆنتاژمان کرد و نمایشمان کرد ئەگەر باسی کلیپ بکەین بەڕاستی یەکەم کلیپ بەڕای من یعنی کلیپی کوردی کە کرایە و بە ستافی کوردی و دەرهێنەری کورد و ئەو شتانە لە شاری خانەقین کلیپی خانەنشینی کرێنشینی ببورم لەبەرەوە من خاننشین بوومە خاننشینەکە لە بیرمە کرێنشینی حەسەن دڵسۆز بە شێوەیەکی یعنی بیرۆکە و چیرۆک و خۆی و خێزانەکەی و مناڵەکانی ئەسوڕێ ناو شار ئەگەڕێ بۆ ماڵێک بە کرێ بگرێ کەس نایداتی و پارەی نییە لەو کاتەدا کێشەیەکە بوو من ئەڵێم ئەوە یەکەم کلیپی کوردیە کە بە سینەما ئێمە تەسویرمان کردووە لەو کاتەدا